لاڵقەیەکی نوێی بەرنامەی هەفتانە لە ساڵی نوێی 2021 لەگەڵتانین بەڕێزان. بەرنامەی ئەم جارەی هەفتانە کۆمەڵک بەرگە و بابەتی جیاوازی لەخۆ گرتووە بە تایبەتمەندی جیاوازەوە. تا کۆتایی لەگەڵمان. پیاوێک لە هەولێر 44 ساڵە بیرەوەری ژیانی ڕۆژانی دەنووسێتەوە. لە ئاکرێ چایخانەیەک تەمەنی نزیکەی 53 ساڵە و بە کۆنترین چایخانەی ئەو ناوچەیەدا دەنرێت کە بەردەوام هەبێت. ژنێکی بەتەمان کاتەکانی ڕۆژانەی بە دروستکردنی کاری دەستی تەرخان دەکات. سادق ڕواندزەی نووسەر و شاعر دانیشتووی شاری هەولێرە و لە تەمەنی 12 ساڵیەوە دەستی کردووە بە نووسینەوەی بیرەوەریەکانی. ئەو ماوەی 44 ساڵە سەرجەم بیرەوەریەکانی ژیانی و هەروەها ڕووداوەکانی کوردستان و جیهانی لە نێو دەفتەری بیرەوەریەکانی دانووسیوەتەوە و هەروەها بە تەماشەکە لە داهاتوودا لەم کارێ بەردەوام بێت. سەرەتای تەمەنم 12 ساڵی بوو تقریبەن شتێکی زیاتر کەمتر لە هەنجەوە دەستم پێکرد، بەڵام لە سەرەتادا بە شێوەیەکی بەربڵاو دەمنووسیەوە، وەکو ئێستا نەبوو زۆر تەرکیز بکەمە سەری بە تەفاسیل بنووسمەوە. ڕووداوە گرنگەکانم دەنووسیەوە کاتێک کە ئاوارە بووینە ئیرانە و شتە زەقەکان زیاترم دەنووسیەوە. پاراستم تا ئیتر بە قۆناغەکانی ژیان بخۆ دەزانم پیاز زیاتر پێدەگات و فکری پێدەگات و زیاتر تێدەگا. هەتاوای لێ هات باش ئەوەی کە لە قوتابخانە دەستم کرد بیکەم بە پەرتووک، مەسەلەن لە زیاتی ئەوەی دەفتەرێک بۆ هەموو ساڵەکان بەکاربێنم، ئێستا هەر ساڵە و پەرتووکێکی بۆ بەکاردێنم لەسەر ڕۆژەکەی ڕووداوەکەی دەنووسمەوە. ئەجا بەپێی گۆڕانکاری بیری خۆم و پێگەیشتنی خۆم شتەکانم زیاد کردوم. ڕۆژانە لە خۆمەوە دەست پێ دەکەم، خۆمە گەشتێکی گرنگ هەبێتن کردبێتم، دوایی خێزان مناڵەکان ئەگەشت ڕووداوێکی مەسەلەن وەرگیران لە زانکۆیەک بیتێن یان مناسبەیەک یان لە دایکبوونێک یان لاسا مەحەڵامبردنێک شتی وا دەنووسمەوە. دوایی هەوڵ دەدەم کوردستانیش تەوان بە دەرەز ئەساسی بە درێژایی ژیان ئەوەی لەسەر زیاتر تەرکیزم کردو سەر ڕووداوەکانی کوردستان بە هەموو شێوازێکەوە. باشە بۆچی لە هەندێک لە دەستنووسەکانە بە لاتینی نووسیوتەیە شتێکی وەکو ڕەمز بە لاتینی بەکارت هێنا؟ بەڕاستی لاتینی من دوو هۆکار هەبوو کە ئەمویست بە لاتینی بنووسم. یەکێکیان لە بۆ فێربوونی خۆم بوو کە بابڵین لە ساڵی هەشتایەکان سەرەتای جوڵانەوەیەکی وا هەبوو کە هەندێک لە گەنجەکانمان دەیانویست خۆیان فێرە نووسینی لاتینی بکەن بە زمانی کوردی. هەندێک جاریش وەکو شخصی دەمەویست شتەکان بزر بن بەڕاستی، هەندێک یادگاری هەیە ناتەوێت خەڵکی دیکە تێبگاتن، یان هەیە هەر ئەسڵەن مثلا سیاسیە نهێنیات و محاولە دەکەی بیشاریەوە هەتا حەدچی ئەگەر پێت بکرێتن. مثلا ئەوێستا 83 تقریبا زۆربەی بە لاتینی نووسیتەوە، 4 و 5 و تا درەنگیان. ئێستاش جارجار بە لاتینی دەنووسمەوە، بەس ئەو سا زۆر تەرکیزم کرد بۆ سەرێ. من ئامۆژگاری هەر گەنجێکی کوور دەکەم بەڕاستی. نووسینەوەی ڕۆژانە مێژوو لێرە دەست پێ دەکات، مێژووی ڕاستەقینە، چونکە تۆ خەڵکانێک بۆ تۆ مێژووی نەنووسێتەوە بە شێوەیەک باسی کرد، تۆ خۆت باسی خۆت دەکەی، بەڵام بە مەرجێک بێلایەنی باسی هەموو شتێک بکەی، باسی چاکە و خراپە بکەی. ئەوە وەکو مێژوویەک دەمێنێتەوە. هەر یەک لە ئێمە، هەر کەسێک لە ئێمە، من ئێستانێک ئەوە 40 قسوور ساڵە من هەموو ڕۆژ هەموو شت دەنووسمەوە. زانیت چ مێژوویەکم تۆمار کردیە؟ چەند جار خەڵک دێ پرسیارم لێ دەکات، دەڵێ فلانە ڕۆژە بزانم چی ڕوویدا، من مناڵ بووم، ئەو منم ناوم دەبێ ناوم لای تۆ نەبێ ناوم، موالیدم ئەوەن دێ، دایکم نازانم کەی بووی، من نازانم چی، بۆی دەدۆزمەوە. مێژوویەکی ڕاستە، ینی هیچ غەل و غەشی تێدا نییە، چکە خۆت نووسیوەتەوە. بە پلەیەک ئەو ڕووداوانە وەکو هەواڵی منن، وەکو برادری من کە لەگەڵیان دەچیم ڕۆژانە دێم، مثلەن شتێکم لێ ئەوە دەبێت تەماشای دەکەم، هەز دەکەم
لەگەڵ ئەو مرۆڤە ژیایمە کە تەمەنی 12 ساڵان بووە لەگەڵە من گەور یعنی من دوو مرۆڤم کە تەماشای ژیانی خۆم دەکەم پێدا دەستمەوە ئەو مرۆڤ ئێستا ئەو مرۆڤ ئەوسا زۆر پەندی لێ وەردەگری دوایش لە بۆ مێژوو هەروەکو بەحسم کرد سوودی لێ وەردەگیرێتن وەکو بە جەنابتم گوت کە من گچکە بووم تقریبان تەمەنم 12 ساڵان لابوو 70 سەر بە شێوەیەکی زیاد ڕووداوەکان ئەوەندە برم تەرکیزم ئەوەندە زۆر نەبوو عەقلیشم ئەوەندە ئەوە نەبوو کە زە بە شێوەی جیازیەکان دەمنووسی دوایە کردمە پەرتووک ئیدی بە پەرتووک تا ئەم ساڵ کە 2020 بەسەردات هەمووی بە شێوەی پەرتووک نووسراوەتەوە بۆ نمونە یەکێک لەو بەسەراتانەی زیاتر خێزانینە مەسەڵەن لێرن ئەوەی پاش ئەوەی کە ژمارەی توشبووان و مردوانی کۆرۆنام تۆمار کردیە نووسیتم بارزان و هاوڕێکاری ناوباخچەکەمان خواردنیان دروست کردو و قازمان خوارد دوایش تێنسی سەرمێزمان کرد ئەوە یەک لە شتێکانی هەندێکیان تقریبا وەکو فوکە هەیوانە ینی فوکەهای خێزانی وانە بەڵام هەردی نووسمەوە لە سەریان بکەینە ماڵەوە ئەوها ڕووداوەکان بەو شێوەیە لە کوردستان هاتووی سەرتاسەی ڕاگەیەندرا مەسەلەن تاوس باڵندەی تاوسم هەیە باسی ژیانی تاوسێکم ئەوەندە هێلکەی دەکا ئەوەندە هێلکەم داناوە ئەوەندە ینی تەفاسیلی ئەو هەتا ئەو باڵندانەی کە سێرین هەیتم باسیوانیش دەکەم کە هێلکەکانیان چۆن دەبیت و پێچۆکانیان بەسەند پێڕادەگەیان لە سەفەرکردم ئایا بەتەنیا سەفەر دەکەم یەکێکم لەگەڵدا بە سیارەیەک سەفەر دەکەم بە چۆتۆمبیلێک سەفەر دەکەم و چەند بەڕێگاوە بوویمە لە کوێ ڕاوەستایمە نانم خواردیە ئەو شتانە مەسەلەن هەمووی بەحەز دەکەم لە چێ خەوتوم چێم لا بووە لە هەمووشی گرنگترەکە سەفەرێکی دەرەوە بکەم دوور و درێژ بیت مەسەلەن مانگێکیان دوو مانگی پێ بچیتن ناتوانم مەسەلەن ڕۆژنامە ئەوها لە ناو جانتای خۆم بنێم دەفتەرێکی بچکۆڵ لەگەڵ خۆم هەڵدەگرم تێبینیەکانی هەموو لەسەر دەنووسم بە درێژای ئەو مێژووە کە کاچول هەندە ساڵە من لەو نووسینەوە ڕز نەبوویمە دیارە خولیایەکی دیارە حەزێکیە تامێک لەزەتێک لەو شتە وەردەگرم دەگەنا تۆ معقول نییە لەگەر شتێک بەردەوام بیت و تۆ لەگەری بەردەوام بە درێژای ژیان تو حەزت لێ نەبێت دەبێت زۆر گرنگ بێتە ئەگەنا تۆ ناتوانێت لەگەری بەردەوام بیت ژنێک لە هەڵەبجە لەگەڵەوەی کە چێتە ناو تەمەنەوە بەڵام بەردەوامە لە کارکردن لە ماڵەکەی خۆیدا و کۆمەڵی کەلوپەلی جوانی کڕەسەنی کوردەواری کۆ کردوتەوە دروستیانی کردووە بۆی کە گرنگێکی زیاتر بە بەرهەمی کوردەواری و هەروها کولتوری ڕەسەنی کوردی بدات. زمانەیە زوو لە 12 ساڵیەوە دەستم پێ کردووە بە گوێرەوە و بە دەستکێش و بە کلیتە و بە پوزەوانە و بە مسکی بادان و بە گوڵنگ دروستکردن و ئەوانە تەشی ڕستن و چۆخڕانک دروستکردن و جارجمکردن خۆم ڕستومە خۆم ڕەنگم کردووە خۆم دووریومە خۆچم تەنیومە کردومە بەلیف. زیاتر جاجممانە کردووە جاجم دەستمان کرد بە چۆخۆڕانک ڕستن مەرەز بوو ئەچوون لە تەوێرەمان هێنا ئیتر ئەمان ڕست و ئەمان بگردە تەوێر لای ئوسایان کرد و بردە لای هین کۆتیانەدا و یانێ لەبەرەوە دەقەکانی ڕێک بن کۆتیانەدامان بردە لە تەوێرەمان فرۆشت ئەگە خۆمان بمان دووری بە بۆ پیاوەکانی خۆمان خۆیە دووری ئەمان وە ژەرەزی و شینکی و ڕەش و سپی و ڕەنگام بکەی وا بوو مەرەز بوو ئیسا ئەو مەرەزە نیە نەم نتوانم بێڕێسم وایەکی خڕ خستێ بەری دەمن وتی ئەوهان بسوکە ئەو هایەکی کرد بەردەکەی خستە بەردەم من گوتم وایەکم دەکەوتی ئای پەدەرسەگ من گوتم خۆرە خۆدە پەدەرسەگی مەز هینە دەزهاڕی بچووکە و ئەمە گەورەیە و ئەمە ئیتر هینی جێکلێنسە و ترە من بریشکە و باوکەکەم ئەوە مناڵەکانمە و
ترى أو أمانة هرستو أما بلوين كيو أما اللف كيو أما ميخلق بنا دي خلق سني أي تيسا هيني أو هادم بده زار أو هيني خويداني أو بلانجا كان يا دم بهشت يا حود أوها يعني خدمو كسي كاري خوم تا إيسا شخص دانم پیدا ون بيباري أواني يعني خدمو كسي كاري خوم دي وليفن خلق بما نيري هنا زاد مكانا باو يعني ما يعني نيرين بو منو جان كمو بما هاتشي أواني يكونا أما كونو يترخون تعظم كدوتو انك ما سكا يكوني اما يكون اما يترخون مشتانم بو دروس كدوا ما هيني زماني زوجوا مشتاق ينحزلي امانه ينحزلي دزار ينحزلي والله ما غلبينا كان بفروستن زحمتي عن زورت بيشكا كتر قديمة من خم من عالم لنا بيشكا بخير كلها دوان ضسن زمن عالم لنا بيشكا بخير كلها مناري بشر حالي خم اگر داشت میابی لبیش که پیچامو بقول ما نم خسته لحر زابی پیچامو بقول ما بیش که خدمتی زوری هایی ایستل بر او خدمتی من واعی رازن مو منالی تا بوکی تا کمو منالکان اسمان به وردکان یخن ناوی یا هیا نخوی هیا نخوی حاجی کەریم خاوەنی کۆنتترین چایخانەیە لە ئاکرێ کە پێشتر چایخانەکە لەلایەن باوکیەوە بەڕێوە دەبرا و ئێستا ئەو کاری تێدا دەکات. یەکێک لە سیفاتە تایبەتەکانی حاجی کەریم ئەوەیە کە هەر کەسێک کە لە لای چای بخواتەوە دوای چەندین ساڵی دوور و درێژیش ئەگەر بگەڕێتەوە بۆ لای ئەزانێت داوای چ جۆرە چایەک دەکات. ئەمە شتێک لە تایبەتمەندیەکانێتی کە خەڵکێکی زۆر سەردانی چایخانەکەی دەکەن. هذا 52 سال چون هذا 50 سالی چند روزه که ما ان شاء الله دویش قطعی این بیدا 53 سال هم به چوی خونده شود کن تقریبا رمضان ما شود کراتوس پیده نوکش هم شود کن بری بونگس پیده هم تین حتی بونگی عشال سر به چوی خونده شود کن هم بلکسش نویلین هرچی دیدم دی قیاسوی دینه چه دویدم بدلوی نو کن از تقریبا نوکه 18 ساعت و تقریبا 18 16 شد کم هک بیتا 24 ساعتی داده شد کم بس با آدم دوید بری که شباب رو شد کنی نه خواهشم هر 24 ساعت شد کم نیا مفهوم گله بیان گل شلو خدای مگل شلو خوش دوید از تم بری بونگس بده حتی بونگ عشاء شد کم تو خودت بینی توی لولی من ازدحام و عالم که قسمت کرد تو نوکه یک بری چند سال بیت و چور دکونه تاین خود دکونه آخری بید برستو بید فلان کسم از بیت چه بوده کم یل کوکن بخور بیت چه بوده کم باب همون شکل آب بود که بسیار چارخونه کلیمی بیشه بابی بیته با. مختار جورا شهر چای خانه زیاد بودی؟ أبا يبنا بباكر خير همو شو حاج كريم أكيو كسينيا كسي حاج كريم مش فعلت خالتي زين كنت شو طلعت خو
تو هر عردێکی بیتیل تێرەی چای خۆنە حەجکەریمی دێنە ئێرە میوان گەڵبە نەچیشتنی چەند مرۆڤێکی بوسڵمانە پاکژە و یە پڕاو شەشت بۆ زەڕیدا Bravo, por mim é cara, mas filha pega e beijo nem. Devem do quê? ئەگەرچی ئێستا زۆرترین خوێندنەوەکان لەسەر ئینترنێت و لە ڕێگەی سوشیال میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکانە بەڵام هەڤال عەلی گەنجێکی خەڵکی ڕانیەیە کە توانیوێتی تەنیا لە ساڵی 2020دا 108 پەرتووک بە زمانەکانی کوردی و ئینگلیزی بخوێنێتەوە هەروەها چەندین پرۆژەی خۆبەخشیشی لە بوارەکانی خوێندنەوە و نووسیندا ئەنجامداوە. من ناوم هەڤال عەلیە زمان و ئەدەبی ئینگلیزیم لە زانکۆی ئیستەنبوڵ تاوا کردووە مامۆستای زمانی ئینگلیزی و ڕاهێنەری گەشەپێدانی کەسیم خەڵکی ڕانیم لەگەڵ خوێندنەوە نێوانم زۆر باشە هەر لە تەمەنێکی کەمەوە من دەستم بە خوێندنەوە کردووە یەکەم پەرتووکیش کە خوێندمەوە پەرتووکی نووسەری بەناوبانگ عەزیز نەسیم بوو جێلە پیاو بە ئەو دەستم پێ کرد ساڵانە زۆر پەرتووک دەخوێنمەوە بۆ نمونە ئەم ساڵ کە لە کۆتا ڕۆژەکانی 2020 داین 108 پەرتووکم خوێندوتەوە بە هەردوو زمانی کوردی هەروەها ئینگلیزی ئەو بوارانەی کە لەم ساڵدا زیاتر تێمدا خوێندوتەوە بریتی بووە لە بوارە جیاوازەکان بەڵام بە زۆری گەشەپێدانی کەسیش بوون هۆکارەکەی بۆ ئەوەش دەگەڕێتەوە کە من ئەزمونێکی زۆرم تێیدا هەیە و بەردەوام لەسرم خوێندوتەوە چونکە ئەم ساڵیش خەریکی نووسینی پەرتووکێک بووم لە بواری گەشەپێدانی کەسیدا بۆیە ئەم ساڵیش ویستم زانیاریەکانم زیاتر و زیاتر و زیاتر بکەن بۆیە زۆربەی پەرتووکانم گەشەپێدانی کەسی بوو چونکە وەکو گوتم بەنیازی نووسینی پەرتووکێک بووم و ئێستا بڵاو بۆتەوە بە ناوی بۆقی نێوبیر کەسێک بیوێ لە ژیاندا دڵخۆش و سەرکەوتوو بێ ئەو بەدڵنیە ئەم پەرتووکە زۆر هاوکاری دەکا کۆمەڵێک بابەتی جیاوازی تێدایە ئەم پەرتووکە وا لە کەسێک دەکا کە بەختەوەری و دڵخۆشی بدۆزێتەوە وا لە کەسێک دەکا کە لە ژیاندا سەرکەوتوو بێ ئایا هەوڵدان چەندە گرنگە کۆمەڵێک بابەتی جیاوازم لە بوارانەدا باس کردووە خوێندنەوە لە ژیانی مرۆڤدا زۆر گرنگە کاتێک مرۆڤێک دەخوێنێتەوە بە دڵنیاییەوە لە ڕووی هزرەوە پێی دەڵێن ڕاهێنانی هزر واتە ڕاهێنان بە هزری دەکا کە ئەمەش تایبەتمەندیەکی بەڕاستی گرنگە چۆن مرۆڤ ڕاهێنان بە ماسوولکەکانی دیکەی دەکا ڕاهێنان بە هزریش بە خوێندنەوە دەکرێت بە پەرتوو خوێندنەوە دەکرێت خوێندنەوە لە مرۆڤێک دەکات ڕۆشنبیر بێ یعنی تۆ سیر کە من لێرەدا دەمەوێت جیاوازی ئەوە بکەم خوێنەری باشێ و خوێنەری خراپیش هەیە واتە کاتێک کەسێک دەخوێنێتەوە ئێمە نابێت تەنها پێی بڵێن دەست خۆش بەڕاستی زۆر باشی مادەم دەخوێنی و نەخێر دەبێت بزانین ئایا چی دەخوێنێتەوە چۆن دەخوێنێتەوە چی بەم خوێندنەوەیە دەکا کاژمێرێکی بەیانی یاخود دوو کاژمێری بەیانی ئەمە کاتێکی زێڕینە بۆی کەسێک تێدا بخوێنێتەوە بەڵام ئەمە بە واتانەیە کە کەسەکە بڵێ لە کاتەکانی دیکەدا ناخوێنمەوە من لە کاتە جیاوازەکانیشدا دەخوێنمەوە بە دڵنیاییەوە مرۆڤ دەبێ دەرفەتەکان هەلەکان قۆزێتەوە کاتێک لە شوێنێک چاوەڕێ دەکەم 15 خولەک کارێکم هەیە بەڵام 15 خولەک دەڵێن چاوەڕێکەم لەو کاتدا دەخوێنمەوە خوێنەر دەبێ بەردەوام بخوێنێتەوە ڕاستە تۆ کات دیاری دەکەی کاتی باشترمانێ بۆ خوێندنەوە بەڵام نابێ ئەمەوە لە کەسێک بڵێ وەڵام من تەنها لەو کاتەدا دەخوێنمەوە نەخێر دەبێت لە کاتە جیاوازەکاندا بخوێنێتەوە هەلوو دەرفەتەکان لە دەست نەدا ژیانی من بریتیە لە چی بەدەسێنان و بەخشینی زانست و زانیاری لە پێناو بەختەوەرکردنی خۆم و کەسانی دیکەدا چونکە من پێم وایە هەر کەسێک کە زانست و زانیاری بەدەست دێنێ کە دەخوێنێتەوە دەبێت کەسانی دیکەش سوودی لێوەرگرن واتە ئەگەر کەسێک زانست و زانیاری بەدەست بێنێ یاخود پەرتووک بخوێنێتەوە بەڵام سوودی بۆ خەڵک نەبێ سوودی بۆ مرۆڤایەتی نەبێ سوودی بۆ کۆمەڵگە وڵاتەکەی نەبێ پێم وایە ئەم پەرتووکانە لەسەر ڕەفەی پەرتووخانەکەی بن یاخود لە نێو مێشکیدا بێ هیچ سوودێکی نییە تەنها ئەو کاتە گرنگە پەرتووک کەوای لە مرۆڤێک کرد
ئەو مرۆڤە بیر بکاتەوە جوانی ببەخشێ بە کۆمەڵگا جوانی بەخشێ بە مرۆڤایەتی سوود ببەخشێ. سەیاد گەنجێکی شاری ورمەی ڕۆژهەڵاتی کوردستانە کە باڕۆژ لە دوکانەکەی داکاری سەرتاشی دەکات و هەروەها بە شەویش ئامێری میوزیکی ساز دەژەنێت. ئەو وای کردووە کە گەنجانی شارەکەشی بێنە لای وا فێری ئامێری میوزیکیان بکات. دەڵێت ئامانجی ئەوەیە کە هەر کەسێک کە حەزی لە هونەرێکی تایبەت بێت بە بەهرەکەی خۆی پەرە پێ بدات. سێزدە ساڵاس ئۆرۆژگەریت کەم بجز شوڵە ئۆرۆژگەری 4-5 ساڵە تەمبورە لێ دەم شەوانە کلۆسمێ هەی کلۆسە تەمبورێ هەفت شاگردێکش مێت هەی بوو کلۆسێ Mi fa mi 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 do si la do si la mi fa mi 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 من تقریبا هەند مێژە کلۆس نەدۆنا چونکو ئەس بخوژی 5-6 ساڵە لێ دەم تقریبا تۆزە مەدەست پێ کردە کلۆس تقریبا 10 شاگردێک درستی مەهەبینە لە ئەو 10 شاگرد و خرد درستیشین لێدان 2 جەلەسێ ئەوەلی 3 جەلەسۆ مراتب ئاهەنگە لێت دەتن یعنی ئاهەنگە کە ئازدەمی مراتب لێ دەتن هەدەفمە ئەوە سۆزە کوردی لە بیرۆ جماعەتی بیرۆ جۆحیلمە نەشتەوە سۆڤ بهێتە ڕۆگرتن من پێخۆشە جۆحیلمە زوورتر بچنەوە موسیقیدۆ یعنی تشتێکی زوور بۆشە بوو بەشەرێت تشتێکی زورش ئۆرۆم بەخشە من پێخۆشە جۆحیلمە زوورتر بچنەوە موسیقیدۆ نەتنێ سۆز هەموو ئۆلۆتێت موسیقی برای خودت داری کتا کشی بیت بود تقریبا 7-8 شاگردێک مێت هەی شەوانە سەعات 8 وی دۆتر کلۆسی مەدەست پێت بن هەر شەوی یەک نەفەرتی تا کلۆسێ 1 ساعتش وەختی بود دۆنیم زوورژی وەختی خوب پێە مەشغوڵت کەم کۆ بشێت لێ دەتن فاصل فاصل فاصلا فاصل لامەوەی ڕابردوودا بە بەرنامی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتان بووین بۆ هیوایەی کە بەرنامەیەم جارش بەدڵی ئەو بوو بێت تا پێگەیشتنەوەیکی تر هەر شاد و بەختەوەر بن.